دوای یەک ڕۆژ تێپەڕبوونی نەورۆز و لە دووەم ڕۆژی جەژنی نەورۆز لە بەشێک لە سەیرانگاکانی هەولێر گەشتیاران پاشماوە خۆراکیان بەجێهێشتووە. پاشماوە بەجێهێشتن دیاردەشی ناشرینە بەڕاستی ئەو عایلەیە کە دەبینی ئەو خێزاندارانە کە دەستنە سەفرەی لازمە کە کۆتاییەکەی هەمووی خەرکن لە علاگەکەن لە ماڵێ حاوی هەیە دای ناحاویە ینی پێویست ناکە ژینگەی پیسگەن ئەو ژینگەی دەبیتە نەخۆشی دەبیتە دەرد و بەڵا دەبیتە زۆر چش لە بۆ ژینگەی بەڕاستی جوان نییە. ئەو کەسانەی بۆ گەشت و سەیران هاتوونەتە دەرەوە دەڵێن پێویستە دوای پشودان و گەشتکردن هەموو ئەو پاژماوانە کۆ بکرێنەوە و لا شوێنێکی تایبەت دابدرێن تا سەیرانگاکان بە پاک و خاوێنی بمێننەوە. هاتەوەش ئێستا ئاوەتە لا ویلایەتە سووریا بزان چۆنە هەموو شتێک ئەوە بەڵای هەر شوێنی کچوویە کابرا بە خاوێنی بەجێبێڵی باش لەبەرەوەی کە دێتە لێوێ دادەنیشی و شەڕ کوتووە وەنیە کابرا بۆ سەفرەی دی بۆ خۆشەشی دێ ئەدی ئێستا هاتوونێکە وەڵا هەر هەموو خاوێن کوت ئێستا هەموو جەماعەتی منە هەر هەموو خاوێن کوت ئەوجا دانیشتووینە سەفرەکانیان وا لێ کردو هەند پیس و پڵۆخیان کردو هەر بۆ ژیانی خۆیان هەموو نەخۆشیە ئێستا شارەوانی ئیشەکانی شارەوانی ئاسایان کردو سەیری کە هەر هەموو پیساڵەکان بەجێشتووە لە جای خۆیاندا هیوادارین ئەو خەڵکانە کە دێن بۆ سەفرە ژینگەکەی جوان پارێزن خایان و بانی ڕاگرن. هەموو ساڵێک پێش هاتنی وەرزی گەشت و گوزار و سەیران و نەورۆز ڕێنمایی دەدرێت بەو کەسانەی ڕوو لە شوێنە گەشتیاریەکان دەکەن کە لە دوای جێهێشتنی سەیرانگاکان شوێنەکانیان پاک و خاوێن بهێڵنەوە بەڵام دیمەنی فرێدانی پاژماوەکان هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.